ئازانمان لە تەوری یەکەمدا گفتوگۆ دەکەین لەسەر کەمپینی هاوبەشی دەستگای خێرخوازی بەخشین و کەناڵی ئاسمانی پێیان کە بەگومان دەستگای خێرخوازی بەخشین هەر لە ڕابردووشەوە کە سەلماندوێتی لە سەرجەم پرسانەتەوەی و وەروەها هەر کەسێک لە هەر شوێنێکی دنیادا بوو بێت پێویستیان بە هاوکاری بوو بێت ئەمان دەستیان بۆ درێژ کردوون تەنانەت هاوکاریان بۆ غەزە ناردووە تەنانەت هاوکاریان بۆ ئەفریقا و هەروەها بوو باکووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانەت لە ئێستاشدا بۆ ڕۆژئاوای کوردستان کەمپینیان ڕاگەاندووە بە هاوبەشی کەناڵی ئاسمانی پێیان گفتوگۆ دەکەین لەسەر ئەم کەمپینە بزانین ئەم کەمپینە لە کێکۆ دەست پێ ئەکات وەروەها ئەو پێداویستی و ئەو شێوازی هاوکاریکردنەی کە خێرخوازان دەکرێت هاوکاری بکەن و بەخشن لە ڕێگەیەوە زیاتر بە چ شێوازێک بێ باشترە بۆ ئەمان وازانیاری ود لەسەر کەمپینەکە دەخێنە ڕۆ بە میوانداری محەممەد لەتیف کارگێڕی دەستگای خێرخوازی بەخشین کە لە ستۆدیۆ لەگەڵماندا زۆر بەخێر محەممەد بەخێر سپاس بۆ ئامادەبوونت. کاک محەممەد باسێکمان لە کەمپینەکە بۆ بکەی لە کێکۆ کەمپینەکە دەستی پێکردو و وەروەها شێوازی بەڕێوەچوون کەمپینەکە چۆنە؟ من خۆی گەورم لەبان سلااو لە بەڕێستان سلااو لە بینەرانی بەڕێز دیارە وەک بەڕێستان ئاماژەتان پێدا دەستگای خێرخوازی بەخشین پەیامێکی مرۆیی هەڵگرتووە لەکوێ مرۆڤ پێویستی بە هاوکاری وێ بچێ بەدەمیەوە لەم سەر و بەندەشدا ئێمە بە درێژای ئەو 17 ساڵەی کە دەستگاکەمان هەبووە لە زۆر شوێن هاوکاری گەیاندووە لە ناوخۆی کوردستان لە دەرەوی کوردستان لە پارچەکانی تر لە کیشوەرەکانی تر هاوکاریەکان گەیەنراوە بەردەوامی شەبێ ئێمە باوەڕمان وایە کە مرۆڤ پێویستی بێ واجبی سەرشانی ئێمە بچین بەدەمیەوە جاگەر ئەم مرۆڤە دراوسێ بێ ئەوە دوو قاتە بێتەوە ئەگەر هاوزمان بێ ئەوە سێ قاتە بێتەوە ئەگەر دیندار بێ موسڵمان بێ ئەوە چوار قاتە بێتەوە بۆیە بە هەموو پێوەرێک ئێمە باوەڕمان وایە ئەرکی سەرشانمانە واجبە لەسەرمان کە بچین بەدەم کوردانی ڕۆژئاواوە بە گوێرەی ئەوەندەی کە لە توانامانە هەیە و ئەم کەمپینەی ئێمە وەستاوەتە سەر بەدەمەوە هاتنی خێرخوازان تا خێرخوازان زیاتر بێن بەدەمەوە ئێمە زیاتر ئەتوانین هاوکاری بکەین هەروەکو کەمپینەکانی تریشمان دەستگای خێرخوازی بەخشین ئیشەکانی وەستاوەتە سەر خێرخوازان هەر کات خێرخوازان هاتبن بەدەمەوە کەمپینەکە فراوانتر بووە و ئێمە ئەخوازین و هیوامان وایە و بەڕاستی خێرخوازان لە جێ ئومێدی ئێمان وەک چۆن لە ڕابردووە هاتوون بەدەم کەمپینەکانی تری دەستگای خێرخوازی بەخشینەوە لەمەشا هەر زیاتر بێن ئێمە چەند ڕۆژێکە کەمپینەکەمان دەست پێ کردووە و بەردەوامی شەبین هەتا ئەو کاتێک کە کوردێک لە ڕۆژاوا پێویستی پێبێ و انشاءالله هاوکاریەکانیان پێگەێن. زۆر باشە بێگومان هەر کاتێک پرسێک ڕوئەدا چاوەکان لەسەر بەخشێن لەبەرەوەی دەستێکی ئەمین بۆ لە ڕابردوودا و چاوەڕوانی دێکرا کە زووتر هەڵمەتەکە ڕابگەێنێ و کاری یەکەمێک دواکەوتنی هەڵمەتەکە بۆ چی ئەگەڕێنێتەوە؟ ئێمە بە بۆچوونی خۆمان دواکەوتن نیە چونکە ئێمە پێشتر هەڵمەتی کۆکردنەوەی پێداویستی پزیشکیمان هەبووە بەڵام ڕەنگایی هەندێک کەس نەیزانێ بۆ ئێمە گرنگە لێرە ئاساییە ئێمە نەخۆشخانەیەک و 5 کۆمەڵگەمان هەیە سەر بە دەستگای بەخشینن لە ڕێی ئەوانەوە کەمپینمان هەبوو بۆ کۆکردنەوەی بۆ دابینکردن ڕەنگە زۆر کۆکردنەوە پشتمان پێ نەبەستوێت چونکە دوجار داو دەرمان خۆی لەوێ هەیە بۆ گەیاندنی هاوکاری پزیشکی داو دەرمان پێداویستی پزیشکی بە کوردانی ڕۆژاوا چونکە باوەڕمان وا بوو لەو کاتی جەنگە پێداویستی پزیشکی زۆر پێویستە لەبەرەوەی خەڵکی برینارە بێ لەبەرەوەی کە کادری پزیشکی زیاتر لە بەرەکانی جەنگدا خەریکن و مەشغوڵ و سەرقاڵن بۆیە خەڵکی لەوێ زیاتر پێویستیان بەم بابەتە هەیە ئێمە وابینیمان بەڵام دوجار کە سیرمان کرد هەندێک شوێن ئابڵوقە دراوە بووە کار و کەسابەتیان وەک پێویست نەماوە و پێداویستیەکان زیاد بووە و سارد و سەرماش زۆری بۆ هێناوەن هەندێک لە شوێنی خۆیان ئاوارە بوون و چوونەتە شوێنەکانی تر کەمپینەکەمان فراوانتر کرد بەو شێوازەی کە هەموو پێداویستیەک بگرێتەوە و بتوانین هاوکار بین بۆ کوردانی ڕۆژ. کاک محەممەد ئەم هەڵمەتە بە هەماهەنگی لەگەڵ کەناڵی ئاسمانی پەیام ئەنجام درراوە گرنگی ئێمە لە چیدایە و ئەم پێکەوەیە تا چەندێک گرنگە و چاوەڕاییتان لە خەڵکو لە خێرخوازان بووی. دیارە ئێمە بەسپاسەوە باسێکین کەناڵی ئاسمانی پەیام
بەردەوام سپۆنسەری پرۆژەکان و کەمپینەکانی ئێمە و هەر لە بنەڕەتیشە دەستگای خێرخوازی بەخشین لە هەناوی کەناڵی پەیامەوە هاتۆتە بوون سەرەتا لە بەرنمەیەکی کەناڵی ئاسمانی پەیامەوە دروست بووە بۆیە بەردەوام بەدەمەوە بوون ئێمە سوپاسیانەکەین هەر لە بەڕێوەبەری کەناڵەوە تا سەرجەم کارمەندان و بەرپرسەکانی کەناڵەکە بەڵام گرنگەکە لێرە ئەوەیە کە ئێستا کەناڵی پەیامیش بەشێکە لە کەمپینەکە لە ڕابردووشە هەر بەشێک بووە بەڵام ئەمە گرنگی پێدانی هەم دەستگاکە و هەم کەناڵەکەیشە بە کەمپینەکە کە کوردانی ڕۆژئاوا لای ئێمە جێبایەخن جێ گرنگین بۆیە کەناڵەکە لە کەمپینەکانی تر زیاتر دێ بەدەمەوە و وەک عەرزم کردن چەندێک خەڵک بێ بەدەم ئەم کەمپینەوە ئێمەش ئەوەندە ئەتوانین زیاتر هاوکاری خەڵکی بکەین لەوێ ڕەنگە خەڵکێک بۆ سەبەتەیە خۆراک زۆر محتاج بێ و زۆر پێویستی پێی بێ سەبەتەیە خۆراک ئێمە بەتەمان ئینشاڵڵا لەم یەک دوو ڕۆژە سەبەتەی خۆراک ئەنجام بدەین پرۆژەی دابەشکردنی سەبەتەی خۆراک تقریبەن ئەوە لە 25 دۆلارێکە ماڵێکی پیاوەدانەکەیتەوە بۆ مانگێک بۆیە ئەگەر خێرخوازان بێن بەدەمەوە ئێمە ئەتوانین بە دەیان و سەدان و بگرە هەزاران خێزانیش بەسەر بکەینەوە ئاوەدانی بکەین ئینشاڵڵا. باشە کاک محەممەد لە ئێستادا کەمپینەکەی ئێوە ئەوەی کە وەری ئەگرێت لە ڕووی بەخشینەوە و لە ڕووی ئەوەی کە خێرخوازان ئیبەخشن بە ئێوە زیاتر چ بابەتێکە؟ دیارە کەمپینەکەی ئێمە فرەلایەنە یەک لایەن نییە بەڵام بەڕاستی لێرە منەمەوێ ئەوش بە خێرخوازان بڵێم ئێمە هەتا پارە بێ باشترە بۆ ئێمە ئاسانتر ئەگا بۆ لافاوەکەی چەمچەماڵ خەڵک پێداویستی و کەلوپەلیشی هێنا لەبەرەوەی هەر لە ناو وڵاتە بوو بە ئاسانی توانیمان بیگەێنین ئێستا بەڕاستی ئەگەر کەلوپەلیش بێنن خواردنیش بێنن ئێمە هەوڵ ئەدەین بیگەێنین بەڵام دوجار بەڕاستی ئەمەیان گرنگی نییە چونکە بڕینی سنوورە ڕەنگە ڕێگە نەدرێ کەمپینی بەخشین بار هەڵگرەکانی بەخشین بچنە ئەو وڵاتەوە هەروەکو لە بوومەلەرزەکە ڕوویدا ئێمە لە بوومەلەرزەکەی کە لە باکوور و ڕۆژئاوا ڕوویدا ئۆتۆمبیلی فریاکەوتنمان ئامادەکردە بوو و ستافی پزیشکیمان ئامادەکرد بوو ستافی تەندروستی کەلوپەل و پێداویستی پزیشکی کە بیگەێنین بە زیان لێکەوتوانی بوومەلەرزەکە بەڵام دوجار ڕێگریمان لێکرا بەڕاستی نایان هێژ بیگەێنین ئەمەش ئەگەر بێت و ڕێگریمان لێ بکرێ ئەو کاتە بەڕاستی بێمە بە خێرخوازان بڵێن داوای لێبوردن نەکەین نەمانتوانی خێرەکانتان بگەێنین هاوکاریەکانتان بگەێنین لەبەرەوەی ڕێگریمان لێکرا لەبەرەوەی ناکە خۆمان نامانەوێت بۆیە هەتا پارە بێ باشترە بەڵام ئەگەر کەلوپەلیش بن ئینشاڵڵا هەوڵە دەین ئێمە هەر بیگەێنین. باشە ئێوە هاوکاریەکان چۆن ئەگەێنن تا ئێستا هیچ ڕێگریەک هەیە بۆ گەاندنی هاوکاریەکان یان جارێ ماوە بۆی کە هاوکاریەکان بگەێنن؟ ئێمە هەر لەم چەند ڕۆژە کە کەمپینمان ڕاگەیان هەوڵمان داوە کە پەیوەندی بکەین بەلایەنی پەیوەندیدارەوە چۆن ئەم هاوکاریانە بگەێنین بەڕاستی هەتا ئێستا ئەوەندەی کە بە ئێمە وتراوە لە سنوور نایەڵن بار هەڵگر بە ئاسانی بچێتە ئەو دیەوە ئێمە هەر لە هەوڵە ئینشاڵڵا هەوڵە دەین بیگەێنین بەڵام گەیاندنی پارە ئاسانترە ئێمە لەوێ خەڵکێکمان هەیە بەڕاستی ئامادەن پرۆژەکان بکەن ئێمە پارەیان بۆ حواڵە بکەین ئەوانیش کەلوپەلەکان بکردن و پرۆژەکان بە ئەنجام بگەێنن وەک عەرزم کردن ئێمە لە چەند ڕۆژی داهاتووە یەکەمین پرۆژەمان کە دابەشکردنی سەبەتی خۆراکی ئینشاڵڵا ئەنجامی ئەدەین و لە هەوڵیشتین کە بتوانین ئینشاڵڵا بار هەڵگریش بگەێنین ئەوێ بۆی زۆرترین هاوکاری بگەێنین بەو کەس و کارانەمان لە کوردانی ڕۆژاوە. پلانتان وایە کە نوێنەری خۆتان بنێرن بۆ ڕۆژاوای کوردستان؟ بەدڵنیاییەوە هەر ڕێگە هەبێ ئێمە ستافیشمان ئامادە کردووە بە هاوکاری کەناڵی ئاسمانی پەیام کە ستافێکی تۆکمە بچێتە ئەوێ و خۆی بە مەیدانی شوێنەکان ببینێ پێداویستیەکان چیەوە خۆی هاوکاری ئەو خێرخوازانەی کە بە ئێمەیان گەیاندۆ دابەش بکە چونکە بەڕاستی زۆر کەسولایەن لە ڕابردووش تا و لە ئێستەیشە کەمپین ڕاگەێنن هاوکاری کۆکەنەوە بەڵام خەڵکێکی خێرخواز متمانەی بەبەخشینە ئێمەش بەڕاستی نامانەیە ئەو متمانەیە لە دەست بین ئەمانەیە ئەو متمانەیە لە جێی خۆی بێت چونکە بەڕاستی ئەو متمانەیە خەزێنەیە کە دەست هەموو کەس ناکەوێ و ئێمەش ئینشاڵڵا لە جێ ئەو متمانەیە بین و ئەو خێرەی کە
پێیان گەیاندوین هەوڵە دەین کە ستافی خۆمان انشاءالله بیگەێنێتە دەست. کاک محەممەد تا ئێستا بڕێکی باش بۆ کراوەتەوە یان بەگشتی بەدەمە هاتنی هاوڵاتیان چۆنە و ئاتوانن لە هەموو نووسنگەکانی بەخشین هاوکاری بگەێنن؟ بەڵێ دیارە ئێمە کەمپینەکە کە فراوانمان کرد زۆر دەمێک نییە تقریبان 2 ڕۆژ فراوانمان کردووە. ئەمە سەرەتایەتی کەمپینەکە الحەمدولله خەڵکیش دێ بەدەمەوە کەم تا زۆر هەم لە نووسنگەی سەرەکی لە شاری سلێمانی و لە نووسنگەکانی تریش خەڵک دێن بەدەمەوە. ئێمە بەڕاستی نووسنگەمان هەیە لە دەرەوەی وڵاتیش ئەوانیش هەر لە کەمپینەکە بەردەوامن و ئینشاءالله هەوڵە دەین لە هەموو شوێنێکەوە ئەو ڕێکخراوانەیش کە ئێمە لەگەڵیانە هاوکار و هاوبەشین انشاءالله ئەوانی ژەینینە سەرخەت و هەوڵ بدەین لە ڕێی ئەوانیشەوە هەر هاوکاری بگەینینە دەستکردانی ڕۆژەوە. کاک محەممەد تەنها لە ڕێگەی نووسنگەکانتانەوە ئەتواندرێت هاوکاری بگەێنرێت یا خودت ئەکاونتێکی ئۆنلاینشتان هەیە بۆ ئەوی کەسانی دیکەش لە ڕێگەی ئۆنلاینەوە بتوانن حسابێک بنێرن بۆتان؟ ئێمە لە ناوخۆیە دیارە ئەکاونتمان هەیە لە FIB و لە فاسپەی و لە کیکارد و لە زیمکاش و ئەوانە هەمووی لە کەناڵەکەی بەڕێستانەوە پەخشەکرێ بۆ خەڵکی و لە وڵاتی بەریتانیا حساب بانقیمان هەیە هەژماری بانقیمان هەیە و لە ئەوروپایشا دووبارە هەژماری بانکیمان هەیە بۆ ئەو کوردانەی لە تاوراوگەن و لە دەرەوەن ئەیانەیە هاوکار بن لە ڕێی ئەو بە ئەوانەیشەوە ئێمە هاوکاری هەروەرەگرین و هەر ئەیگەێنین تاوان لە کەمپینەکانی ڕابردوشمانە هەر ئەوە هەبوو و لە مەشا هەر بەردەوامە بێن انشاءالله لە ڕێی ئەوانەشەوە هاوکاریەکانیان بنێرن. باشە ئێوە هیچ ستافێکتان پێک هێناوە ستافەکانتان لە سلێمانیان ئەو تا لە هەموو شارەکانی تریشەوە ستافتان هەیە و ئێوە بێکەوە ئەم هاوکاریان ئەگەێنن؟ دیارە ئێمە ستافێکی زۆر گەورەش نانێرین ستافێک کە نێرین کە زیاتر لە سنووری هەولێر لە سنووری هەولێر و بادینان هەم لە بەرەوەی نزیکن لە سنوورەکەەوە و هەم لە بادینانی شۆکە شێوەزاری کرمانجی لە لای کوردانی ڕۆژئاوا زیاتر بڵاوە ڕەنگە بەشێک لە گرفت بێ کە شێوەزاری سۆرانی بچێتە ئەوێ زۆر لە یەک تێنەگەین بۆیە ستافەکەی ئێمەوەی کە دامانناوە هەم لە نووسنگەکانمان لە بادینان لە دەڤەری بادینان خەڵکی تایە و کادیری خۆمانی تایە و هەم لە هەولێری شتایەتی وە بە هاوکاری و هەمانگی لەگەڵ کەناڵی ئاسمانی پەیامە لە ڕووی ڕاگەیاندنەوە لە ڕووی میدیاوە کە ئەوانیش دیارە بەشدارە بن بە سوپاسەوە ئێمە ستافەکەمان کە ئەچێ زیاتر ئەوانە ئەچێ نەک لە هەموو نووسنگەیەکەوە خەڵک بچێت چونکە ستافی زۆر گەورەش ڕەنگە ئیشەکە وەک پێویست نەڕوا بەڕێوە بۆیە ئەو ستافی ئێمە دامانناوە ئاوا دامانناوە و لەبەر ئەو هۆکارانش کە عەرزم کردن زیاتر شێوەزار و نزیکی لە سنوورە و شارەزای و دیارە چۆن ئێمە ئێستا لە سنووری سلێمانیە خەڵکی سلێمانی و خەڵکی دەڤەری پێنجێن و هەورامانات خزمەتیان هەیە لەگەڵ کوردانی ڕۆژهەڵاتە بە هەمان شێوە لەوێش هەر خزمەتی و تێکەڵیەک هەیە ئەتوانین سوود لەو پەیوەندی کۆمەڵایەتیانەش هەر بگرین بۆ کەمپینەکەمان انشاءالله. باشەکە لەوەی کە پێشتر لە بواری پزیشکیەوە هاوکار بوون بۆ ڕۆژئاوای کوردستان ئەو کەمپینیان ڕاگیراوە یاخود ئەوش بەردەوامە؟ نانەوەیان چونکە بەڕاستی ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین پسپۆڕی پزیشکی نین نازانین چی باشە چونکە هەندێک دەرمان هەیە ڕەنگە ئێمە وەری بگرین بەڵام بە 10 ساڵ نەخۆشی پێویستی بەمە نەبێ ئێمە لەمە نازانین چۆن ئەمە بگەینین بۆ ئێمە سپاردومانە بە سلکی تەندروستی بە کامری سلکی تەندروستی لەو بوارە خەریکن کە هاوکاری پزیشکی لە دا و دەرمان لە پێداویستی پزیشکی لە کادری پزیشکی ئەگەر پێویست بکە ئەوان خۆیان سەرپەرشتیەکەن چونکە ئەوان نەزانن چی پێویستە ئەویش بەردەوامە لە هەموو لە نەخۆشخانەکەمان کە لە سلێمانیە لەو 5 کۆمەلگایشمان کە لە شاری کەرکووک و هەڵەبجە و چەمچەماڵ و کەلار و ڕانی و لەوانش کە کۆمەلگای پزیشکیمانەیە ئەویش بەردەوامە خەڵک ئەگەر دا و دەرمانیشی هەبوو کۆمپانیاکان کە دا و دەرمانیان هەیە ئەتوانن لەو کەمپینا بەشدار بن بە گەیاندنی دا و دەرمان و لە ئەوانش انشاءالله هەوڵ دەین بگەێنین ئێمە. بەڵام کاک محەممەدیانی پێشتر بینیمان لە هەندێک لە ڕووداوەکانی ترا ئێوە تیمی پزیشکیتانەنەر بۆ ئەم قۆناغە ئێوە بە پێویستی نازانیان لە داهاتوە بیر لەواکەنەوە ئەگەر تیمی پزیشکی بنێرنەوە شانە بەدڵنیایەوە عەرزم کردن ئەگەر لە سنوور ڕێگریمان لێ نەکرێ ئێمە بوومە لەرزەکە وەک عەرزم کردن سیارەی فریاکەوتنیشمان ئامادە کردبوو کە
بە کامل کادر و ستافی پزیشکیەوە بینێرین ئەمەش ئەگەر پێویست بکە و ڕێگریمان لێ نەکەن بە دڵنیاییەوە ئامادەین هەم پزیشک بنێرین هەم کادری تەندروستی بنێرین هەم سیارەی فریاکەوتن بنێرین ئامادەین کاک محەممەد جیاوازی دەستگای خێرخوازی بەخشین لە دەستگاکانی ترکیە زۆر جار کە کەمپین کراوەیان هاوکاری کۆکراوەتەوە لە لایەنێکی ترەوە گومان لەسەر گەیاندنی هاوکاریەکان هەبووە ستافی بەخشین دەستگای خێرخوازی بەخشین ئەو دەسە ئەمینن کە خەڵک باوەڕیان پێ بکە ئەو متمانێتان بەدەستێنەوە کە ئیشاءالله ئەم هاوکاریانە بکاتە دەست کەسانی پێویست دەست کوردانی ڕۆژ ئاوا بتوان سوودی لێ ببینن بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستیانەی کە ئێستا بۆ ژیانیان زۆر پێویستە. دیارە ئێمە باسی خۆمان بکەین الحەمدولله ئێمە توانیمانە ببین بە جێمتمانەی خێرخوازان و دەستێکی ئەمین بین و بەڕاستی ئێمە پێش ئەوەی کە هەست بە چاودێری خێرخوازان بکەین هەست بە چاودێری خی گەورە ئەکەین خی گەورە چاودێرە بەسەرمانەوە ئێمە زۆر جار باسمان کردووە ئەو هاوکاریانەی بۆ لێ قەوماوانی کەرتی غەزە گەیشتۆتە دەست ئێمە هەتا ئێستا ئێمە ئامادەنین یەک قەڵمێکی بۆ دەستگای بەخشین لێ بکردن چونکە بەڕاستی ئێمە ئەمانەتە ئەبێ بیگەینە جێی خۆی هاوکاری و یارمەتی و کەفالەت دێ بۆ منداڵی بێباوک ئامادەنین تەنانەت موچەی کارمەندی بەشی بێباوکانیش لەوە بدەین چونکەەوە تایبەتە بە منداڵی بێباوک بۆیە بەڕاستی ئێمە هەوڵمانداوە پێش ئەوەی لای مرۆڤەکان جێمتمانەبین لای خی گەورە چونکەەوە چاودێرە بەسەرمانەوە ئێمە بەڕاستی هەر کار و پرۆژەیەکمان کردووە دوجار خێرخوازەکە پێمان وتۆتەوە ئەمە بەروبوومی بەڕێستە کە بەڕێزت هاوکاری ویستوتە بیگەێنی بە شوێنێ ئەوەمە گەیاندوومانە دوێنێ بەیانی کاتێک کە ئاهاتم بۆ داوام خێرخوازێ لە بەردەم دەستگای خێرنووسنگی سەرێکی دەستگای بەخشینا لێوێ بوو کۆمەڵی دوعای خێری کرد و وتی بەڕاستی من سوپاسستانەکەم کە واتان کردو من هاتووم ئەوە مدەتێکە لێرە وەستاوم بۆی کە هاوکاریەک لە ڕێی ئێوە بگەێنم بە کوردانی ڕۆژئاوا بەڕاستی بوونەتە جێمتمانە ئێمە ئەمە بەڕاستی ئەم شایەتە شتێکی گەورەیە مەدالیایەکی ڕێز و گەورەیە بۆ ئێمە پێی دڵخۆشین کە وەک لە حەدیثەکە باسی لێ کردووە فەرمووی ئەوە مژدەی پێشینەی باوەڕدارە کاتێک کە باسەکرێن ئینشاڵڵا لای خۆی گەورەش کردەوەکان قوبوڵە هەوڵمان داوە ئینشاڵڵا لەو جێمتمانەیە بین و دڵنیاییش دەدەین بە خێرخوازان ئەوەی کە دێ بۆ ڕۆژ ئاوا دڵنیا بن بۆ ڕۆژ ئاوا سەرفەکرێ یەک دینار و یەک سنتی بۆ کەسێکی ناوخۆ سرف ناکرێ ئەوەشی کە بۆ ناوخۆ دێ بەڕاستی ناینێرین بۆ ڕۆژاوە بەو شێوازە هەوڵمان داوای شاڵا دەستێکی ئەمین بین و لەسەرۆژ بەردەوامە بین جگەل لەم کەمپینەی کە ئێستا بوونی هەیە پرۆژەکانی دیکەی دەستگای خێرخوازی بەخشین چینکە لە ئێستادا بوونیان هەیە دیارە ئێمە دوێنێ لە ئۆفیسی هەولێنمان نەوتمان دابش کردووە لە کناڵەکەی بەڕێزیشتانەوە پەخش کراوە و پرۆژەکانی ترمان ئێمە بەردەوامە دابشکردنی نەوت لەم کاتا کە سارد و سەرمایە بۆ موچەی مناڵی بێباوگەەوە بەردەوامە ینی ساڵ 12 مانگ لەسەری مانگە لە کاتی خۆیان موچەی خۆیان پێ ئەدرێ و هەموو پرۆژەکانی تریشمان هەر بەردەوامە بەڵام لە ئێستاە زیاتر جەختکردنەوە لەسەر کوردانی ڕۆژاوایە چونکە ئەو بارودۆخی ئەوانی پیاتێپەڕن ئێمە هەمووی پێ تێپەڕیوین لە نەوەتەکان ئێمەش بە هەمان شێوە ئابلوقەمان لەسەر بوو شەرمان لەسەر بوو لەو بابەتانە بۆیە هەست بە معاناتیانەکەین هەست بە ناڕەحەتیەکانیانەکەین و پرۆژەکانی تریشمان ئێمە هەر بەردەوامە و ئێمە بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزانی شەچین بەڕاستی ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانی شا هەم پرۆژەمان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوێت کە لە پێشوو شابوومانە لە ینی پرۆژەی قوربانیمان هەبووە هاوکاری هەژارمان هەبووە بە دەمەوشوی کارەساتی سروشتیمان بووە و حتا کوردانی ڕۆژئاوا کاتێک کە لە ساڵی 2012 لیان قەومە هاتنە ئەمدی و ئێمە چەندین بار هەڵگر هاوکاریمان بۆ ناڕن بۆیە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەستگایەکی کاتی نییە پرۆژەیەکی بەردەوام پرۆژەمانە بێ وەک عەرزم کردن لەکوێ مرۆڤێ پێویستی بە هاوکاری بێمە هەوڵەدەی ئەو دەستە ئەمینە بین کە هاوکاری خێرخوازان بگەێنین کاک محەممەد ینی زۆر جار کە کەمپینەکان ڕاگەێنرێ زەختەکە لەسەر کوردانی باشوورە و ئێمە شەزانی لێستادا یەکێک لەو گرفتانە هەیە لایەنی داراییە بۆ هاوڵاتیان کە موچە نەدراوە ئەمە هیچ کاریگەری کردو دەسەر کەمپینەکانی ئێوە وەڵای ئێمە زۆر جاری تری ژوتومانە بەخشین هاوکاری گەیاندن
گیرفانێکی پڕی ناوێ بە قەدەرەوەی کە دڵێکی ئاواڵایەوێ دەستێکی کراوەوێ یعنی ئێمە لە کەمپینەکانی ترمانە خەڵک هەبووە ڕۆژانە کرێکاری کردو ئێوارە تۆتی ئەمەم پیا کردو ئەمە بۆ ئەم کەمپینەیە بەدڵنیایەوە نەبوونی موچە کاریگەری هەیە بەڵام کاریگەریی ئەوەش نابڵێ وڵا کەمپینەکە سەرکەوتو نابێ الحەمدوللا خەڵک کەم تا زۆر هەردێ بدەمەوە کە کوردەواری ئەمە وا ڕاهاتووە وەختی خۆی لە ساڵی 91 کاتێک کە ئێمە ئاوارە بووین چوینە وڵاتی ئێران کوردانی ڕۆژ هەڵات نانەکەی خۆیان لەگەڵا کردین بە دوو کردەوە ینی کورد وا فێر بووە کاتێک کەیچێک هانای بووە بە نانەکەی خۆی لەگەڵاکا بە دوو کردەوە جاری وایەتی ئەنی چەندین چورێکی وا بۆ لە کۆمەڵگەی کوردەواریە کابرا کە میوانەیەکی چووە مناڵەکانی بە برسێتی خەوان و نانی داوە بە میوانەکە ئەو نانەی کە هی مناڵەکانێتی داوێتی بە میوانەکە بۆیە خەڵکی ئێمە الحەمدوللا دەساوا و دڵاوایە دێن بەدەمەوە ئینشاڵڵا کەمپینەکەش سەرکەوتووە بێ و هاوکاری باشی شەگەێنین بە کوردانی ڕۆژاوە لە کۆتاییدا نزگە بینەوە لە کۆتایی کاتمان نامێنێ چیتان هەیە بۆ خێرخوازان وەروە داواکاریتان چێ لە خێرخوازان و ئەوانەی کە یانە ببەخشن بە دەستگای خێرخوازی بەخشین وەڵایمە داواکارین خێرخوازان و چۆن لە ڕابردووە هاتوون بەدەم کەمپینەکانی تری دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەمەش دیارە بۆ هاوزمان و هاونیشتیمانیەکانی خۆمانە ئەخوازین بە هەمان گەرم و گوڕی و زیاتریش لەوە بێن بەدەمەوە و کەمپینەکە سەرکەوتوو بکەن و دڵنیابن بەخشین ئەو دەستە ئەمینەیە کە دوا بەسەنتی بەڕێستان ئەیگەێنە دەزێمە ئێمەش ئەیگەێنینە دەست ئەو کەس و کارانەمان لە ڕۆژ ئاوا و بەڕاستی ئێمە هەتا ئێستش کە هاوکاریەکانمان نەگەیاندووە ئەمانەوێ بە شێوازێ بێ یا خۆمان بیگەێنین بە دەستی خۆمان یان لە ڕێی کەسانێکەوە کە جێمتمانەی ئێمن هاوکاریەکان بگەێنین بۆیە دڵنیابن ئێمە ئەو پەڕی ماندوو بوو نەخەی نەگەر کە ماندووش نابینەوە بۆ خەڵکی خۆمانە و ئێمە دوجاریش لای خۆی گەورە مەجووری انشاءالله هەوڵەدەین هاوکاریەکانتان بە ئەمانەتەوە بگەێنین بۆیە بێن بەدەم کەمپینەکە و هەوڵ بدەین زۆرترین کوردانی ڕۆژاوە سوودمەند بن لەم کەمپینە انشاءالله. سپاس بۆ بەڕێز محەممەد لەتیف کارگەری دەستگای خێرخوازی بەخشین بە هیواوەی کە خێرخوازان کەسانێک کە یانەوە هاوکاری بگەێنن بێن بەدەم کەمپینەکەی هەم دەستگای خێرخوازی بەخشینەوە هەم کەمپینەی کە بە هاوکاری کەناڵی ئاسمانی پێیان کراوە. دەست خۆش بێ کاک محەممەد. زۆر سپاس.